بخمل و ڕەوشە شیرین و خۆشە شیرین و خۆشە زمانێ کوردی بخمل و ڕەوشە شیرین و خۆشە شیرین و خۆشە زمانێ کوردی. ئەو چێ بوو دڵخۆشە؟ چ قوتابیەک بوو؟ ئەمن بووم. تۆ بوویت؟ زۆر چاکە هەمومان پێکەوە ئەم گۆرانیە دەڵێن باشە؟ بخەمل و ڕەوشە شیرین و خۆشە شیرین و خۆشە زمانێ کوردی بخەمل و ڕەوشە شیرین و خۆشە شیرین و خۆشە زمانێ کوردی. مامۆستا تاقیکردنەوەمان هەیە. زۆر باشە قوتابی خۆشەویست. قوتابیان سوپڕایزێکم بۆتان هەیە، یەڵە هەمووان بە پێکەوە بڕۆین.